بینەرانی و بەڕێز و خۆشەویست پێخۆشحاڵین داڵقەیەکی نوێی بەرنامەی کەشتیاریا بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەینەوە هیوادارین بەرگەکانی جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. تەمان بڕگەی یەکەمی بەرنامەکە تایبەتە بە چاندنی پەتاتەوە. دیارە ئەم وەرزەمانی دووەرزی چاندنی چەند بەرهەمێکە وەکو گوڵە بڕۆژە، وەکو نۆک، وەکو پیاز، وەکو پەتاتە، ئەمانە وەرزی چاندنیانە. تەمان ئێستا ئەم حەقلەی کە ئێمە تیا وەستاوین ئامادەکاری کراوە بۆ چاندنی پەتاتە. بڕگەی یەکەمی بەرنامەکەشمان تایبەتە بە پەتاتەوە. پێشەکی پێشەوەی بچینە ناو بابەتەکەەوە یا باسی شێوازی چاندنەکەی بکەین. دیارە پەتاتە یەکێکە لەو بەرهەمانەی کە لە جیهاندا گرنگیەکی زۆری پێدراوە. ئەتوانن بڵێم پەتاتە بەرووبوومی چوارەمە لە جیهانە کە گرنگی پێدرابێ لە دوای گەنم، لە دوای برنج، لە دوای گەنمەشامی چوارەم پەتاتەیەت. ئەوەنە گرنگی پێدراوە. تەمەن هۆکاری ئەم گرنگی پێدانەشی ئەگەڕێتەوە بۆ ئەو بەها خۆراکەی کە تایەتی، چونکە بەڕاستی پەتاتە یەکێکە لەو بەرووبوومانە کە تۆ بە کوڵاوی ئیسفادەی لێ ئەەکەی، بە برژاوی ئیسفادەی لێ ئەەکەی، بە سوورۆکراوی ئیسفادەی لێ ئەەکەی، بێجگەلەوە بۆ کارگەکانیش بۆ جبس بەکاری یێنی. هەر ئەم هۆکارەیە وای لێ کردووە کە گرنگیەکی زۆری پێ بدرێ پەتاتە. ئەسڵی بڵاوبوونەوەی پەتاتەش خۆی لە ئەسڵا ئەگەڕێتەوە بۆ هەر لە کۆنەوە لە ئەمریکای لاتینی لە پیرۆ ئەوانە بایەخێکی زۆریان پێداوە و چاندویانە. دوایی ئەسپانیەکان کە چوون ئەو منتیقەیان داگیر کردووە لەگەڵ خۆیانە هێناویانە بۆ ئەوروپا لە ڕێی ئەوروپاشەوە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست، بۆ ئێران، بۆ عێراق، بۆ شوێنەکانی تر بڵاو بووەتەوە، بڵاوەیان پێ کردووە. اینجا پەتاتە لەبەرەوەی کە لە کەشوهەوایەکی مامناوەند و لە کەشوهەوایەکی ڕتوبەتاوی و مامناوەند و ئەتوانم بڵێم لە کەشوهەوایەکیشا کە مەدایەکی زۆری هەبێت لە گەرما و سەرما، بۆیە لە زۆر شوێنە ئەچێنرێ. ئێستا سەرەتا بۆ چاندنی پەتاتە باس لە هەڵبژاردننی ئەو ئەرزە ئەەکەین، ئامادەکاری ئەو ئەرزە ئەەکەین کە بۆ پەتاتە دیاری ئەەکەین. تەمەەن ئەو ئەرزانەی کە بۆ پەتاتە تۆ دیاری ئەەکەی ئەبێ ئەرزەکە بەگشتی ئەرزێکی قوڕاوی قورز نەبێ، ئەرزێکی سووک بێ. لەبەرەوەی بەرهەمی پەتاتە ڕێگەکەیە، لە ڕێگەکەایەتی ئەویش ئەبێ ئەرزێک بێ، فشەڵ بێت، مەجای گەورەبوونی هەبێ. دوای ئەوە بە تەبیعەت بە شێوەیەکی سروشتی پەتاتە خۆی لەبەرەوەی کە ڕێگێکی لاوازی هەیە ئەبێ ئەو ئەرزە کە تۆ بۆت ئامادە کردووە ئەرزێکی چاک شیکراوە بێ. کاتێک کە تۆ ئەرزەکەت کێڵاوە ئەبێ کێڵانەکە لە وەرزێکا بێ، وای لێ کردبێ کە ئەرزەکەی چاک شی بوو بێتەوە، ڕێگر نەبێت لە ڕێگەکەی کاتێککە ئەچێتە خوارەوە، چونکە ئەرزەکە ئەگەر کەستێکی تیا بوو ڕێگی پەتاتە لەبەر لاوازی ناتوانێت ئەو کەستەکانە ببڕێ. بۆیە کە تۆ ئامادەکاریت کرد ئەبێ ئەرزەکە کێڵانەکەی لە وەرزێکا بێ، کەشی کێڵانی ئەرزەکە بێ. تەمان ئەو ئەرزە هەروەکو باسیشمان کرد ئەبێ ئەرزێک بێ هەرێز و هەڵی ترک و ئەو ڕوەکانەی ئەو گیانەی تیا نەبێ کە ڕایزۆمین ئەمانە کە ئەرزەکە وا لێ ئەەکەن فشار ئەخەنە سەر ئەرزەکە، وای لێ ئەکا ئەرزەکە تونەکات و ڕێگە بە گەورەبوونی سەرکە پەتاتەکان ڕێگە بە گەورەبوونیان نادا. بۆیە بێ ئەرزەکە پاک بێ، لە کاروش پاک بێ، لە هەرێز پاک بێ، لەو گیانەیە کە ڕایزۆمیان پێ ئەوترێ. دوای ئەوە ئەو ئەرزە کە تۆ هەڵی ئەبژێری بۆ پەتاتە ئەبێ ئەرزێک بێت ئاوی تیا نەوەستێتەوە، چونکە ئاو تیاوەستانەوە ئەبێتە هۆی گەنینی سەرکە پەتاتەکان، ئەبێتە هۆی گەنینیان. تەمان ئەو ئەرزە کە تۆ هەڵی ئەبژێری ئەبێت لە پایزە سەرەتا جارێک بیکێڵی بۆ ئەوەی ئەرزەکە لە وەرزی خۆیان. تەمان وەرز مەبەستمان ئەوەیە کە زۆر قوڕ نەبێت،
کەشی کێڵانی ئەرزەکە بێ بۆ ئەوەی کە ئەو ئەرزە سوود لە هەوا گۆڕکێ ببینێ، سوود لە بارانی زستان ببینێ، بارانی تیا بچێتە خوارەوە، ڕادەی شەی تیا مناسب بێ. دوای ئەوە لە مانگی پێش دووە تەمان پێش چاندەکە جارێکی تر ئەیکێڵی و خەتخەتی ئەەکەیت و پەتاتەکەی تیا ئەچێنی. تەمان چاندنی پەتاتەش ئەگەر ڕووبەرەکەی کەم بێ زۆربەی فەلاحەکان بەدەست ئەیچێنن، بەڵام ئەگەر ڕووبەرەکە فراوان بێ وەکو ئەم کێڵگەی ئێستا ئێمە ئەیبینین نزیکەی 20 دۆنمە ئەمە، تەمان ئەمە ئەبێ ئامێری چاندنی پەتاتەی بۆ بەکاربێنی. ئەو ئامێرەش تەمان بۆ چاندنی پەتاتەکان خۆی بە شێوازێک کراوە کە مەسافەی بینی پەتاتەکان 20 تا 25 سانتیمەتر بێ. ئەو پەرەکەی ئەگەر بگاتە 30 ئەوە نە مەسافەی بینی پەتاتەکان و مەسافەی بینی خەتەکانیش ئەبێ تقریبا نزیکەی 80 سانتیمەترێک بێت لە بینی خەتەکانە مەسافەکە ئەوە نەبێ. بڕی تۆوی بەکارهێنراو یا ئەو پەتاتانەی کە بەکارهێنی تقریبا لە بینی 500 تا 700 کیلۆیە، 500 تا 700 کیلۆیە بۆ دۆنمێک بەکارهێنی. بەرهەمی دۆنمێکیش تقریبا 3 تا 5 تەنە بە گوێرەی ئەرزەکە. عادەتەن پەتاتە تۆ لە دوو وەرزە ئەیچێنی، وەرزی بەهارەت هەیە و وەرزی پایزەشت هەیە. عادەتەن وەرزی بەهارەکەی باشترە لە وەرزی پایزەکەی، چونکە مانەوەی پەتاتە بڵێن لە وەرزی بەهارەکەیە گەشەیەکی چاگەکات تۆ لە مانگی دوا ئایچێنی، لە کۆتایی بڵێن مانگی 6 و مانگی سەرەتا مانگی حوتوانەکە هەڵی ئەکەنی، ئەو فترەیە ئەمێنێتەوە لە ئەرزا. کاتی هەڵکردنەکەشی کە تۆ هەڵی ئەکەنی ڕووەکە کە کاتێک گەڵاکانی زەر دەبێت و بە ئاسانی هەستی پێ ئەەکەیت، ئەو ساتر وەرزی هەڵکردنیشی هاتووە. بێجگە لەوەش خاڵێکی تر بۆ ئەوەی کە بزانین ئەو پەتاتەیە کە پێگەیشتووە تۆ ئەچی چاڵەکان هەڵ ئەیتەوە، کە هەڵدایەوە سەیری توێکڵەکەی ئەەکەی. ئەم توێکڵەیە ئەگەر توانیت لێکەیتەوە بەینی ئەوە دیارە نیمچە ڕقبوونێک ڕق بووە، دیارە پەتاتەکە پێگەیشتووە بە دەر لە گەڵاکەی کە بە زەربوونی گەڵاکەیە. ئەگەر هێشتا توێکڵێکی سپی ناسکیش بێ دیارە ئەو پەتاتە هێشتا ماوێتی کە بۆ هەڵکردنەکەی. دوو ڕێگەمان هەیە بۆ چاندنی پەتاتە. ڕێگەی یەکەمیان ڕێگەی دەستیە، ڕێگەی دووەمیش ڕێگەی میکانیکیە بە ئامێر ئەیچێنین. ئەو ئامێرانە کە بۆ چاندنی پەتاتە بەکارێت تەمان خۆیان بڵێن تەرتیب کراون، خۆی ئەوەی کە من بینی بێتم ڕۆڵێکە کە کوچەڵی بەتەنیشتەوەیە مەسافەی بینی بە شێوازێک تەرتیب کراوە. مەسافەی بینی پەتاتەکان پەتاتەیەک بۆ پەتاتەیەک 25 تا 30 سانتیمەترە، 25 تا 30 سانتیمەترە. بەڵام مەسافەی بینی خەتەکان تقریبا نزیکەی 80 سانتیمەتر ئەبێ. جیاوازیەکی تری بینی دەست و لەگەڵ چاندنی پەتاتەی بەدەست لەگەڵ بە ئامێرەکانە ئەوەیە سێرەکەی ئامێرەکە خۆی لە بڵێن ناوەڕاستی خەتەکە لەم منتیقا ئەیچێنێ، لەم منتیقەیە ئەیچێنێ. وەکو باسیشمان کرد تەمان ئەو مەسافەی کە ئەیکا بەژێر گڵەوە نزیکەی 20 سانتیمەتر ئەبێ لە ژێر گڵەوە بێ و چاک دای پۆشیتەوە. تەمان ئەمە بۆ ڕووبەرە زۆرەکانە بێ کە کولفەیەکی زۆر ئەگەڕێتەوە بۆ برا جوتیارەکە. ڕێگەی دووەم کە بەدەست بیچێنین، تەمان چاندنی دەستی متمانە بێ مەسافەی پەتاتەکە لە حەجمی هێلکەیەکا بێ، مەسافەی 20 سانتیمەتر بیخەیتە ژێر ئەرزەوە، دوایی دای پۆشیتەوە نێڵی تیشکی ڕۆژ لێی بە بەو شێوازە. ئەمەی دەستیش ئەبێ بەرامبەر تیشکی خۆری ئێواران بێ بۆی هەتاو باش لێ یات. مەسافەی بینی پەتاتەکانیش
ئەبێ نزیکەی 25 ئەو پەڕەکەی تاسی سانتیمەتر بێ بەو شێوازە ئەیچێنی لە ناوەڕاستی خەتەکە بۆی لە کاتی ئاودانە نێڵی ئاودای پۆشێ هەتاکو ئاستی پەتاتەکە ئاو بێ دوایی کە وەختێ بژاریەکەی لە چاندنی دەستیە خۆڵی ئەو بەرەوە یێنیت ئەیکەیتەوە بەسەریە ینی لە کۆتاییە وای لێ وەکو هی میکانی وەکو هی ئامێریەکەی لێ چونکە هی ئامێریەکە لە ناوەڕاستی خەتەکە ئەیچێنی ئەم لە کۆتاییە هەموو جارەکەی خاکەیەیتەوە بەسەریا بەس بە مەرجێک نێڵی خاکەکە زۆر قەد و گەڵاوینەکەی داپۆشێ بۆ ئەوەی لە شوێنانی تریشەوە ڕێک دەرکاو پەتاتە لە ڕێگەکانەوە دەرچێ وتمان ئەو پەتاتەی کە ئەیچێنین ئەبێ قەبارەکەی لە قەبارەی هێلکەیە کابێت ئەوەندە ئەگەر پەتاتەمان دەست نەکەوت بۆ قەبارەیە پەتاتەی گەورە بوو ئەوسا ئەچین پەتاتەکە لەتەکەین بەڵام بە مەرجێ ئەو لەتەی کە تۆ ئەیچێنی بەلانی کەمەوە دوو چاو یا چاوێک دوو چاوی تیا بێ و عادەتەن کە ئەو چاوەش کە گۆبکەکانی لێ دەرچووە وەکو لێرا کە دەرەکە ئێمە پەتاتەکەی لەت کراوە گۆبکەکە بۆ سەرەوە بێ بۆ ئەوەی کە ئەتیادی بۆ سەرەوە گەشە بکە ینی نێکی بە ژێر خۆڵەوە یا بۆ ژێرەوە مەجای ڕوانی نەبێ و بگەنێت لە وەختی بژارکردنیشە ئەبێ ئاگامان لەوە بێ بەسەر گۆلەکانە نەڕۆین ئەبێ لەم مەسافە بەینانەوە بڕۆین چووکە پەتاتە یەکێکە لەو بەرهەمانەی وتمان بەرمەکەی لەژێر خۆڵایە پەستانی ئەرزەکە فشارخستنە سەر ئەرزەکە زەرەری پێ ئەگەیەنێت و ئەرزەکە ئەپەستێتەوە و دوایی کاریگەری هەیە بۆ سەر گەورە و بچووکی و بڕی بەرهەمی پەتاتەکە لەبەر ئەوە لەو وەختانە کە تۆ لە ناو کێڵگەکە ئەگەڕێی ئەبێ بەناو خەتەکە نابگەڕێی بەناو نەک بەسەر باسکەکە نابڕۆی لەبەر پەستانی پەتاتەکە تەمان ئێستا ئەم کێڵگەیە کە ئێمە تیان لە ڕاستیە لە براجووتیارەکەمان پرسی ماوەیە کە چاندوێتی زووتر چاندوێتی لەبەر ئەوەی کە مەترسی بارانی هەبووە لەو وەختا کە ئەو پەتاتەکە ئەچێنێ یا وەرزەکەی هاتووە یا بە هەر هۆکارێکی کە پەیوەندی بەخۆیەوە بووە چوە زوو چاندوێتی بەڵام بەڕاستی ئەگەر سەیرێکی ئەرزەکەی بکەین ئەبینین ئەرزەکەی کێڵانێکی چاک کێڵراوە دوای ئەوە چاکشی بووەتەوە کاتی کێڵانەکەی بڵین وەرزی خۆی بووە نەبووە بە کەستەک چونکە کەستەکان ڕێگرن لە چوونە خوارەوەی ڕێگەکە و لە زۆر ئیشی تریشە بۆیە ئەم زوو چاندوێتی لە کاتی چاندنیشە لە سەرەتاوە کەمێک تەخیر ئەبێ وای لێ لەوانەیە بژارەکە سەرکەوێ بەسەرینەکە بەسەر پەتاتەکە هەتاکوە بەڵام دوایی تۆ بێ بژاری بکەیت و هەتا ئەگاتە ئاستێک کە پەتاتەکە زیاتر گەورە ئەبێت و پەرە ئەسێنێ تەمان یەکێ لە خاڵەکان کە ئێمە ئەبێت تێبینی بکەین لە کاتی چاندنی پەتاتا ئەبێ پەتاتەکە مەسافەی چاندنەکەی چوونە ناو ئەرزەکەی تقریبا نزیکەی 10 سانتیمەتر بێ 10 سانتیمەتر بیخەیتە ژێر خۆڵەوە ئەگینا بە پێچەوانەوە ئەگەر تیشکی ڕۆژی بەرکەوت سەرکە ئێستا ئەم پەتاتەیە چێنراوە ئەکسەری بە دەرەوەیە ئەمەش تەمان بە ئامێری چاندنی پەتاتە چێنراوە بە ئامێری چاندنی پەتاتە چێنراوە ئامێرەکە بۆ شێوەیە ئەیچێنێ بەسەر خەتەکانەوە نەک لە وەکو دەسی کە لە تەنیشتی خەتەکەەوە بیچێنی ئەم لە ناوەڕاستی خەتەکە چێناوێتی چاندوێتی داشی نەپۆشیوە کە ئەم دانەپۆشینە وای لێ ئەکا تیشکی ڕۆژی بەرکەوێ بەرکەوتنی تیشکی ڕۆژەکە مادەیەکی تیا دروست ئەبێ
ئەوەڵەن ڕەنگەکەی سەوزە بێ بە بوونی کلۆرۆفیل تایە دروستە بێ مادەیەکیشی تیا دروستە پێ ئەوترێ مادەی سۆلانین کە ئەمە مادەیەکی سامە لە کاتی خواردنە ئەگەر لەگەڵ پەتاتەکە لاینەبەی بە ڕێژەیەک بخورێت ئینسان تووشی تەسەمەمەکە. ئێستا سەیری کە پەتاتەکان چێنراوە ئەکسەری بەدەرەوەیە بە پێچەوانەی دیاریکردنی ئەو مەسافەی کە وتمان ئەبێ نزیکەی 10 سانتیمەتر لەژێر خۆڵەوە بێ خۆی بەگشتی زۆربەی تۆوەکان کە ئەیچێنی تۆوی درەخت بێ یا هەر تۆیەکی تر بێ ڕێژەی خستنە ناوخاکەوە 4 ئەوەندەی تیرەی تۆوەکە بێت ینی ئێستا 10 سانتیمەتر بۆ ئەمە باشە بەڵام کەچی بە پێچەوانەوە سێرەکەی پەتاتەکە سێ ئەمە تا بە دەرەوەیە ئەو مەسافەشی زۆر بەوازحی ئەیبینی کە بە دەرەوەیە سەوز بووە تەنها بڕێک و دوو بڕ نییە هەمویان وایە ئەمەی کە بە دەرەوەیە سەوز بووە ئەو مادەیە تیا دروست بووە ئەمە بڕێکە ئەوە بڕێکە هەمویان لەبەرەوە ئەبێ داپۆشرێنەوە بە شێوازێک کە تیشکی ڕۆژی بەرنەکەوێت سیرکە ئەمە بڕێکی ترە پەتاتەیەکی هەر بە دەرەوەیە سەوز بووە ئەمە پەتاتەیەکی ترە هەر بە دەرەوەیە مەسافەکە ئەمانی کە هەمووی تقریبەن قاوەیە تەنها ئەو مەسافەیە کە بەر تیشکی ڕۆژ کەوتووە سەوز بووە کە ئەو مادەی تیا دروست بووە مادەیەکی ژەهراویە لەبەرەوەی پەتاتەکان ئەبێ بە جوانی داپۆشرێن ئەگەر پەتاتەکە چەکەرەی کردبوو چەکەرەکە بۆ سەرەوە بێ چەکەرەی پەتاتەش ئەبێ ئاگامان لێبێ زۆر ناسکە زۆر بینەوە چووکە وەکو لاوەچێکی درەخت وایە لەگەڵ تۆزێ زەختی بەرکەوت یا هێزی بەرکەوت یەکسەر ئەقرتێ. بینەرانی عزیز و خۆشەویست لە بڕگەی دووەمی بەرنامەکە باز لە بەرهەمێکی تری کشتتوکاڵیەکەین کە لەم وەرزا بچێنرێ ئەویش پیازە تەمەەن پیازی یەکێکە لەو بەرهەمە کشتتوکاڵیانە کە لە ناو بە شێوەیەکی بەرچاو ئەچێنرێ بە هەمان شێوە لەبەر گرنگی بەرهەمی پیاز کە لە زۆر بواری ژیانە بەکارێت بایەخێکی زۆری پێدراوە تەمەەن پیاز لە سەرتاوە کە تۆ ئەیچێنی بە شێوەی تۆ ئەیچێنی کە تۆی پیازی ڕەشی پێ و تۆڕەشی پێوترێ تۆی پیاز تۆڕەشی پێوترێ ساڵی یەکەم تۆ ئەم تۆوە ئەچێنی لە ساڵی یەکەمە کە تۆوەکەت چان دوایی هەڵی ئەکەنی کە هەڵەکەن فیسقەی لێ دەرەچێ لە ساڵی دووەمە ئەو فیسقەیە بەکارێنیتەوە بۆ دوو مەبەست بەکارێنیتەوە یا ئەوە تا بەکارێنی بۆ جارێکی کە بەرهەمهێنانی تۆ یعنی نێرکی ناکەی ئەو نێرکە کە لە پیازەکەەوە دەرەچێ گوڵەکات و گوڵەکە دوایی پێ ئەگات تۆی لێ دەرەچێ بەڵام ئەگەر ویستت بۆ سەرکی پیاز بەکاری بێنی ئەبێ نێرکەکەی لێ بکەیتەوە چونکە ئەو خۆراکەی کە پیازەکە وەری ئەگرێت و سەرفیەکە بۆ بەرهەمهێنانی تۆوەکە ئەوسا لە دروستبوونی سەرکە پیازەکە سەرفیەکات و سەرکە پیازەکان گەورە دەرەچێ. وتمان لە سەرتاوە ئێمە بە تۆڕەش دەست پێەکەین زۆر جارجاری وا هەیە تۆڕەشەکە کە تۆ لە مەستەبا لە لەوحە لە داهاتاوە کۆمانە تۆڕەشەکە ئەچێنی دوایی ئەبێ بە
نەمامە پیاز یا پیازی بچووک ئەمانە بە شێوەی شەتڵ لەسەر خەتێکێنی ئەمانە ئەتوانی بە ئامێری چاندن بیان چێنی بە ئامێری چاندن بیانچێنی یا هەر ئەرزەکە بە خەتخەت ئەەکەیت و فیسقەکان بە شێوەی دەست هەر وەکوتر بەڵام ئەم زۆر لە نزیکەوە بەو شێوەیە بەم شێوەیە لەسەر خەتەکان لە لاوە ئەیچێنی دوایی ئاوی ئەدەی بەڵام ئەوەی کە ئێمە لێراین ئەم کاکەیە کە ئەرزەکەی چانووە هاتووە فیسقەکەی بەسەر لەوحەکانە بەسەر مەستەبەکانە بڵاو کردوێتەوە و بەدەست ئەیان چێنێ بەم شێوەی کە ئێمە ئەیبینین عادەتەن ئەم وەکو پەتاتە نییە مەترسی ئەوەت هەبێ ئەگەر سەرکی پیازەکە بە دەرەوە بێ فقط ڕێگەکەی بچێ بە ناو خۆڵەکە دوایی بە تەبیعەت خۆی ئەگەر لەجێر خۆڵیشا بێ سەرکەکەی کە گەورە ئەبێت پێ ئەچێ بێتە دەرەوە شێوازی ئاودانەکەشی ئەم کاکەیە چونکە وای لێ کردووە عادەتەن دوایی لە ئاودانەکە ئاو لەم خەتانەوە یەنێ ئاو ئەکا بەم خەتانە بە دەماندن بە شێوازی دەمینەوە ئەیدەمێنێتەوە ئاوەکە لێرەوە ئەڕوا تاکو نیوەی ئەم ئەیدەمێنێ لێرەشەوە تاکو نیوەی ئەیدەمێنێ بۆ خەتەکەی تریش بە هەمان شێوە سەبارەت بە چانەکەی تەمان زیاتر ئەوانەی کە من بینی بێتم بە ئامێر بیچێنن شەتڵی پیازەکانە تەمان ئەرزەکە خەتخەت کراوە بە گوێرەی شێوازی ئەو ئامێرەی کە بەکاری یێنن ئەوسا شەتڵەکان ئەچێنن لەسەر خەت و دوایی ئاوی ئەن بەڵام ئەگەر بمانەوێ ئەمانە بە ئامێرێکی وەکو ئامێری چاندنی پەتاتە بیچێنین پێم وایە پێی ناچێنرێ لەبەر ئەوەی حەجمی یا قەبارەی ئەمان زۆر بچووکە پێ ئەچێ لەوانەیە دووسێ پیاز بکەوێتە ناو چاڵێکەوە دوای ئەوە ناسکتریشە قابلی شکاندنی هەیە بیشکێنێ بۆیە زیاتر بەدەست ئەیچێنن بەڵام تەمان ئەم دەست چاندنە کولفەی زیاتر ئەکەوێت تەکالیفی زیاترە لەسەر براجووتیارەکە بەڵام ئەتر کە ئامێری دەست نەکەوێ پەنا ئەباتە بەر ئەم شێوازە تەمەن ئەم راجووتیارە لەبەرەوەی کە ڕووبەرەکەی زۆرە دیارە بۆ فرۆشتنیەتی بەڵام لە ئەسڵا ئەم فیسقە تۆ کە لە ساڵی دووهەمە بەرهەمیێنی بۆ دوو مەمەز بەرهەمێنی مەبەستی یەکەم بۆ بەرهەمهێنانی تۆوە بۆ بەرهمێنانی تۆڕەشە بتەوێت تۆڕەشی لێ بەرهەم بێنی مەبەستی دووهەمیش بۆ پیازی سەرکە بۆ بازار تەمەن لەم حاڵەتەیانە وتمان ئەبێت تۆ نێرکی پیازەکە بکەیت کاتێ ئەگەر ویستت پیازەکە بۆ سەلک بێ ئەبێ نێرکەکە بکەیت چونکە ئەو مادە خۆراکیە کە ڕووەکەکە لە ئەرزەکە وەری ئەگرێ سەرفی ئەکا بۆ بەرهەمهێنانی تۆوەکە ئەم جارە لە سەرکەکە سەرکەکەی گەورە دەرەچێ بۆ ئەو دوو مەبەستەیە یا بۆ تۆوە یا بۆ سەرکە پیاز لە ڕاستیایەکێکە لەو خۆراکانەی کە ئینسان ناتوانێت دەستبەرداری بێ بۆ مەسلەی خوێن بۆ ڕێگری لە نەخۆشی سەرەتان بۆ مەسلەی مادەی بەتایبەتی کبریت و فۆسفۆری تایە مادەی کبریتی تایە بۆ تاقیمکردن و پاکشکردنی ناودەم بەڵێ بۆنی هەیە بەڵام سوودی زۆرە وەکو سەوزە ئەتوانی بەکاری بێنی کە ڤیتامیناتی تایە و ئەلیافی تایە و ڕیشاڵی تایە ئەمانە لەگەڵ پاکردنەوەی خوێن و لەگەڵ ڕێگرتن لە زۆربەی نەخۆشی و لەگەڵ پاکشکردنی دەم و ئەمانە ینی یەکێکە لەو خۆراکانەی کە یان لەو بەرهەمانەی کە تۆ ناتوانانی دەستبەرداری بی لە خۆراکە کەشوهەوای ئێمە بۆ پیاز مناسبە لە دوو وەرزە لای ئێمە ئەچێنرێ لە وەرزی بەهارا ئێستا ئەچێنرێ لە وەرزی پایزەشە لە مانگی نوێ ئەچێنرێ
بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی پرگەی دووەمی بەرنامەکە هەتاکو بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین.